لە ئەسڵدا پرسی یان فەلسەفەی کۆنگرەی نەتەوەیی ئەوی پێی دەگوترێت ئەسباب موجەبەکەی. ئەسباب موجەبەکی زۆر قەومی قوڵی هەیە، یعنی زۆر مبەڕیری هەیە کە هەبی. ئەم پێم وایە داهێنانێکی زۆر گەورە بوو، چکە زۆربەی ئەو میلەتانەی کە لە قۆناغی ڕزگاری نیشتیمانیە جامیعەی وایان هەبووە، وەکو جامیعەی عەرەبی ئێستا، ینی کوردستانیش پێویستی بە کۆنگرەی نەتەوەییان جامیعەی کوردستانی هەیە. ئەم ببینین قەدیم ئەوە باز دەکرا کە جامیعەی لاتینی هەبووە، جامیعەی جەرمەنی هەبووە، جامیعەی بەرازیلی هەبووە، جامیعەی ئەرمینی هەبوو. ئەو جامیعانە نەک جامیعەی زانکۆ کۆمکار، یان زۆر پێویستە. چییە ئەو مەوزوع؟ مەوزوع ئەوەیە ئەمە 4 پارچەی کوردستانین، پارچەکیان خصوصیاتی خۆی هەیە، هەر پارچەک. بەشەکانی تر عامە، ینی با بڵین هەر پارچەک خصوصیەتی خۆی هەیە، لەوەی ینی هەر پارچەک با بڵین نوێنەری خۆی هەیە، وانە ئەریەکە ئەدێگە ئیشێک بوو عیلاقی بە هەر 4 پارچەی کوردستان هەبوو. چێت تەمسیلی دەکا؟ ئەوە وەکو فەلسەفەی دەوڵەت وایە، چۆن ئەسلی فەلسەفەی دەوڵەت لەوەی هات کە مەساڵحی شخصی هەیە، مەساڵحێکی عامیش هەیە. چێ تەمسیلی مەساڵحی عام کە چێ بەڕێوەی ببا، لەوەی فکرەی دەوڵەت هاتیە لە ئەسڵدا. بە هەمان کات لێرشدا کوردستان هەندێک پرسی خصوصی، هەندێک پرسیسی عامە. کۆنگرەی نەتەوەیی تەمسیلی عامەکەی دەکات، کەواتە زۆر زۆر پێویست بوو، گرنگە. هاتە مەیدان، بەڵام ئەوەی مامەسەکاوە پرسیارەکەی کرد ڕاستی ئەوەیە، ئەوە نزیکەی 20 ساڵەکە دەبی تەقیمە بکرێت، لەبەر چ زۆر زۆر پێش نەکەوتووە، پێشکەوتنی بەو دەرەجەی نییە. هۆکارەکانی تەقیم کرێم جار کەس لە کۆنگرەی نەتەوەیی لەوێ باسم کرد، وەڵا ڕێیاندا، ینی تەقیمی ئەومان کرد، گوتمان هۆکارێکی گوتمان کۆنگرەی نەتەوەیی دەبی ئەگە پێشنیاری هەر لایە چیزبی، بەڵام بە یەک مەسافە لە هەموو حیزبەکان دووربی. فەرق لە بینی بە تایبەتی ئەمە باسی نمونەی پارتی و پاکەمانینە. ڕەنگە لە بۆ من یەکیان لە یەکیان زیاتریان بە هەر نەوعچیان هەبی، بەڵام لە لای کۆنگرەی نەتەوەیی نابی ئەو فەرق و فروقە بکە. دەبی لە بۆیی هەمووی بە ئەولادی خۆی تەمەشا بکە، بە یەک مەسافە تەمەشایان بکە. ئەجا کۆنگرەی نەتەوەیی لە ڕووی ئایدۆلۆجیاش دەبی ئاگای لێبی، نابی کۆپی حیزبەک لە حیزبەکانی کوردستان بی. دەبی وەتانیەکی عامبی، لە وەتانیەش هەتا پرسی ئاینیش بۆ من لە بۆ هەر حیزبەک دەکری لە بۆ خۆی مارکسی لینیبی قەیچەکە یان سۆشیالیزمی، بەڵام لە بۆ کۆنگرەی نەتەوەیی نابی چەپبی یان مارکسیبی یان ڕادیکالیبی. دەبی عامی کوردستان ئایدۆلۆجیەکەی چییە؟ بە تایبەتی لە ڕووی ئاینی، ئاینێکیان هەیە، ئاینێکی ڕسمیان هەیە، و ئاینەکانی تریش هەر بەشدار بن. دەبی تەمسیلی گشتی ئەوەی بکە کۆنگرەی نەتەوەیی. لەو ناحیەی تۆزەک بەجێماون. ئەوەی یەکەم کە باسم کەم جارەچێ سەرۆکی زانکۆی جامیعەی ئەرمینیا هات، گوتیارێ من بە دوای ئەوەی دەگەڕێم مەبادی ئەمنی قەومی کوردی چیە، دەرێن ئێوە شتەکتان نووسە، وڵا هاتە لای ئەو ئیشە ئەم لای لێش باسم گوتم ئەو ئیشە ئیشی ڕەنگە ئەحزامنەی، بەڵام ڕێک ئیشی کۆنگرەی نەتەوەییە. دەبی مەبادی ئەمنی قەومی تەواوی کوردستان دیاری بکە، و لەسەر ئەساسی ئەو مەبادی ئەمنی قەومیش دروست ببی. ئێستا من لە جیاتی کۆنگرەی نەتەوەیی بم، ئێستا تەرحەچی لە کوردستان دەکەن، دەرێم برادرانی پاکەکە ئێوە ئەو سیاسەتتان بگۆڕن. ئەمە ڕاستە، ئەوەی تازە باس کرا بەڕێز ئەحمەد قەرەموش باسی کرد کە تورکیا نیازی لەگە هەموو کوردستان، ئەوە زۆر ڕاستە، لەگە یەک حیزب نییە تا هاتی هەرێمی کوردستان تێک بدا. ئەوە هەمومان ئەوەی دەزین 10,000 زیاتر داوای لە عێراق کردێ، وەرە هێزەکان بینە شوێنی من ئەم دەکشێمەوە، یعنی کەواتە وازح دیارە مەبەستی چییە. بەڵام دەشکرێت تەرح بکرێت لە بۆ کۆنگرەی نەتەوەیی، ڕەنگە حساسیت نەبی لە خەڵکی ئەمەی کوردستان ئەو تەرحی بکەین، ڕەنگە برێن ئەوە زەختی تورکیایە هاتە سەر و ملتان لەبەر هەندێک ئەو تەرحی دەکەن. دەبی پاکەکە ئەدەبیاتێک بەکاربینی، برێ ئەمێن تەواجدم نەبووە، تورکیا هاتی ئەوجا من تەواجدم هەبووە، ها ڕابتەچی پاش پێشی هەبی، برێ هەردەمەچی تورکیا بکشێتەوە نیش دەکشێمەوە چێ لەو شوێنانەوە بشکرێتەوە باشە، بە شەرتی ئەوەی کە تورکیا بکشێت، چکە تورکیا زیاتر لەو معادلەی قازانجەکە، لەبەر ئەوەی تەکنۆلۆژیای بەقووەتە، ئەسلیحەی بەقووەتە، ئیمەش ئەسلیحەی قەدیمە، یعنی معادلەکە ئەو دەیباتەوە، پاساوەکی باش دەدرێتە دەستەوی. تەنها قەندیل شەرعیەتی هەیە،
ئەوش ئەوە بوو کات خۆی لە چوارچەوەی مفاوەزات بوو و زۆر گرنگی بوو وەزارەتی خارجی عێراقی لە مەجلیسی ئەمن ئەوەی تۆمار کرد کە پرسی قەندیل لەسەر داوای تورکیایە بۆ وەسیقەچی دووەلی کاتە قەندیل دەتوانی وەکو شەرعیەتەچی دووەلی ئەو برادرانە لەوێ بن بە تایبەتی ئێستا کە بە ئاشکرا تورکیا هێزی تیرۆریستی هینایە دەیەوێت لە ناوچەکە قایمی بکە لە بۆ ئەوەی ڕوحی حرەکەی کوردی بایەک و هەڕەشەش بی لەسا و دەوڵەتانی دەوروبەر و حتا هەڕەشەش بی لەسا عالم کەواتە مەلەفی زۆر گەورە ئێستا لە دەست کورد هەیە لە دەست کۆنگرەی نەتەوەی هەیە ئەگەر بتانی هاری کاربی لەگە حیزبەکانی کوردستان پێکەوە ئەوی شەی بکەن هەرویستم ئەوەندە لێم لەسەر بابەتە دەستخۆش